سڵاو هاوڕیانی خۆشەویستی هیوادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆیەکی نوێیاتمە وڵاتان بۆ باسکردنی فیلم و زنجیرەکان. بۆ ڤیدیۆ ئەمجارە هەڵدەدەم خوێندنەوەیەک بۆ فیلمێکی تایبەتی کوردی، ئەویش فیلمی کفن بکەم کە دوای ماوەیەکی زۆر کە لە سینەماکان بەردەست بوو و بینەرێکی یەکجار زۆر دەچونە سینەماکان بۆ بینینی. ئێستا خۆشحاڵانە لە یوتیوب و لە سایتە کوردیەکان، ئەگەر هەڵە نەبووم لە سایتە کوردیەکانیش بەردەستە، کە لە دەرێنانی سروشت عەبەڕەش و ئەکتەرانیش کە ڕۆلی سەرچیانەیە، نزار سەلامی، چریکە عەبەڕەش و کارۆ سەوز. من تۆ ئەو دایکم دوو سنووخەکە و نەدۆزیەوەی نەکە دایکم. وەکو خۆم زۆر کەم سەیری فیلمی ترسناک دەکەم و زیاتر حەز بە ژانەرەکانی تر دەکەم، بەڵام وەکۆی کە فیلمێکی کردووە بینەرێکی زۆریە بوو، تازەش لە سایتەکان بەردەستە و لە یوتیوب بەردەستە، بۆیە کاتێکم بۆ تەرخان کرد و سەیری فیلمی کفنم کرد کە بەڕاستی لە چاو هەموو ئەو فیلمانێتر کە بۆ ماوەیە دەرچوون یاخود با بڵێن بینەریان بووم، هەڵەی لە هەمووان کەمترە و هەنگاوێکی باش و جددی سینەمای کوردیە کە لەو فیلمەدا دەتوانین بینەر دەتوانێت هەستی پێ بکاتن. جا ئەوانەی فیلمەکەیان نەبینیوە هیوادارم لێرە ڤیدیۆکە ڕاگرن تاوەکو بینەری دەبن، چونکە بەڕاستی چیرۆکەکەش هەمووی سپۆیل دەکەمەوە ڕاو بۆ چوونی خۆم دەربارەی باشی و خراپیەکانی فیلمەکە کە من بینەری بووم و هەستم پێ کرد بۆ ئێوە خۆشەویست باس بکەم. لە ڤیدیۆکانی سەرەتاش باسم کرد من دەرهێنەر نیم و ئەکتەر نیم و بە شێوەیەکی ئەکادیمی ئەو بەشەم نەخوێندۆ کە بەشی سینەمایە، بەڵام وەکو بینەرێک کە سەیری فیلم دەکەم لە نازانم زۆر لە مێژە بینەری فیلمەکانم، بەتایبەت فیلمی جیانی هۆلیوود و بۆلیوود ئێستاش کە دەبینین ئەو بژانەوەی لە سینەمای کوردیدا هەیە، بینەری فیلمەکانی کوردی دەبم، بۆیە وەکو بینەرێک نەک وەکو کەسی تر سەرنج و تێڕوانین و بیرکردنەوەی خۆم دەربارەی ئەو فیلمێک کە دەیبینیم باز دەکەم. ئێستاش بە هەمان شێوە بە هەمان چاو سەیری ئەو فیلمەی کفنم کرد و تێڕوانین و بۆچوونی خۆم دەردەبڕم وەکو بینەرێک لێمی قوبوڵکەن. وەکو گوتم سپۆیل دەکەم تەواوی چیرۆکەکە و لە کۆتایشدا ڕێتینجی خۆم بۆ فیلمەکە دادەنێم. سەرەتا دەبینین پەری و هیوە دوو کەسن کە دوای ماوەیەکی کەم لە مردنی داچی پەری هاوسەرگیری دەکەن. گۆرانیش کە نزار سەلامی ڕۆڵەکەی دەبینێت، پەریش چریکە عەبەڕەش و هیواش کارۆ سەوز ڕۆڵەکەی دەبینێتن. گۆران کوڕی پووری پەریە کە لەگەڵ هیوە لە دوکان پێکەوە کار دەکەن. جاڕووداوەکان ئەو کاتە دەست پێ دەکەن کە پەری دەیەوێت ئەو بۆکسە بکاتەوە کە یادگاری و شتەکانی داچی تێدا هەڵگرتووە. جا ئەگەر باسی کەسایەتی هیوا بکەن، هیوا کەسێکی دڵپیسەوە باوەڕی بە نوشتە و جادو و جن و ئەو بابەتانە نییە. خاڵەکەتان شتی تایە بۆ تێناگەی تۆ؟ لە خانۆ کۆنەکە شتی تایە، لەم خانۆ تازەیە شتی تایە. ئەو نوشتەیە کە لە ماڵی توا کراوە، ئەگەر فریای نەکەوی هەموو حیاتی وێرانەکە. جا هیوا بەڕاستی حەز بۆ پەیوەندی نێوان گۆران و پەری ناکاتن کە لە کۆتایی فیلمەکەدا تێدەگەین کە پەری و گۆران پێکەوە لە منداڵیەوە لە یەک ماڵدا گەورە بوونە، بۆیە پەیوەندێکی زیاد لە پەیوەندێکی ئاسایی لە نێوانیاندا هەیە. بەڵام دواتر کە ڕووداوەکان ڕوودەدەن و هیوا باوەڕ بە پەری ناکات کە لە ماڵەکەی خۆیاندا شتانی نامۆ و ترسناک دەبینێت، بۆیە پەری پەنا بۆ گۆران دەبات بۆی یارمەتی بدات لەو ترس و وەهمانەی کە بە تایبەتی لە شەوان کە ڕوبەڕووی دەبێتەوە و تاسیری لەسەر بارودۆخی و ڕێڕێوی ژیانی، کە هیواش بەلای هیواوە کە دڵپیسەوەکو باسم کرد هەنگاوێکی خراپە و هەنگاوێکە و حەز ناکات پەیوەندی لە نێوان گۆران و پەری خێزانیدا پەیوەندێکی پتەو بێتن، کە ئەو هۆکارانە ژوا دەکاتن کە پەری پەنا بە و گۆران دەبات، پەیوەندێکی ئاڵۆز لە نێوانیاندا سەر هەڵبدات و پەیوەندێکی ناخۆش و تووڕایی لە نێوانیاندا ڕووبدات و پەیوەندێکی سارد و بۆشایکی گەورە لە نێوان ئەو ژن و مێردەدا دێتە ئاراوە. دواتر ڕووداوەکان خراپتر و بەهێزتر کاریگەریان لەسەر دەرونی پەری دادەبێت و ناچار دەبێت پەری کە بچێتە لای پووری کە توانای هەیە و لە نوشتە بەتاڵکردنەوە، بۆیە پەنا دەباتە بەر ئەو پورەی و پورەکەی دوای ئەوەی قسەی لەگەڵ دەکات و دادنیشێت بەرامبەر یەک تێدەگات بەڵێ نوشتەی لێکراوە، دەڵێ لە نوشتەی خراپتریش، بۆ
بۆی ناچە لەگەڵ پەری دەگەڕێتەوە ماڵی پەری و هیوا و ئەو نوشتەیە لە ئاودەستەکەیان دەبینێتەوە کە لە پەری و مێردەکەی کە ناوی هیوا کراوە بۆیە نوشتەکە بەتاڵ دەکاتەوە دواتر دەبینین کە پەری سەردانی مامۆستای گەڕەکەکەیان دەکات مەلایەکە کە پێ دەڵێت نوشتەکە لە ئەسڵدا خۆی بەتاڵە بۆیە شتێکی وانە لێ بترسی ناچار پەریش دەگەڕێتەوە ماڵەوە ئەمە لە ئەساسە بەتاڵە دوای ئەوە قسە لەگە مامۆستایەکە دەکات لە ڕووی دەرونیەوە پەری تۆزێک حاڵی باشتر بێت لە چاو ڕۆژانی ڕابردوو بەڵام کاتێک سەردانی ماڵی گۆران دەکات وە هەندێک شت دەبینێت شۆک دەبێت وە ئەو شیرتەش کە هەڵ دەکاتن ئەو کاتێ دەگات و یەقینی دێت بەڵێ گۆران و داچی هۆکارن بۆ ئەوەی کە نوشتەکە لە پەری و هیوا بکرێتن دەشببینین لە سیدەکە کە پێدەکاتن دەبینێت کە ئەو کاتێک کە دایکی پەری دەمرێت و وە کفن دەکرێت پێش ئەوە دایکی هیوا نوشتەکە دەخاتە ناو دەمی داچی پەریەوە و ئینجە لە گۆڕی دەنێت چونکە هەل لەو کاتەوە لەو دیمەنانە دەبینین کە گۆران عاشقی پەریە و پێشتر پێش ئەوەی هاوسەری گیری بکەن ئارەزووی لەوە بۆ کە پەری بۆ ئەو بێت بەڵام کاتێک لە دەستی دەرچووە نەیتوانیوە بەدەستی بێنێت و ئێستا پەری مرد بە هیوا دەکات بۆیە دەکەوتە بارودۆخێکی خراپ و هیچ ڕێگایەک وا بیر دەکاتەوە هیچ ڕێگایك لە بەردەمیدانەماوە ئەوەیە کە نوشتەی لێ بکات و جادوو لێ بکات و بۆ ئەوی پەری بکەوێتە بارودۆخ و ژیانێکی تاڵەوە پەشیمان بێتەوە لەوەی لەگەڵ هیوا هاوسەرگیری کردو و ژیانێکی تاڵیان هەبێتن گۆران لەگەڵداچی پێکەوە پلانیان بۆ پەری داڕشتەوە هەر ئەو دیمەنش کە سەرەتا دەبینین یەکەم جارکە گۆران دەچێتە ماڵی پەری ماڵە نوێیەکەیان کە دەڵێت پێویستم بە ئاودەستە دەچێت نوشتەکە دادەنێتن کە بەڕاستی پێکەوە بەستنەوەیکی زۆر جوان بوو کە دەرێنەر لە فیلمەکەدا ئەنجامیدا بوو ئەو کاتە پەری دەگاتە حاڵەتێکی دەرونی یەکجار خراپەوە جن کۆمەڵیان زۆر وەکو ئینسان بۆ زوو بەشیانەیە جواننا کولیاس زۆزۆلا کابنا خراپترین و ناشرینترین و بێبەزەیترین جن ئیدی پەری دەچێتە سەر گۆڕی داچی و بڕیا دەدا کە ئەو نوشتەیە کە خراوەتە ناو دەمی داچی لە ناو گۆڕیشە دەربێنێت و بەتاڵی بکاتەوە ئەوە دەبێن کە بەڵێ ئەوەی لە شیرتەکە بینی بەڵێ ڕاستە داچی گۆران نوشتەکەی کردووە و کاتێک نوشتەکە دەردێنێت دەیباتە لای مامۆستای گەڕک و بۆ ئەوی بەتاڵی بکاتەوە دواتر دەبینین کە مامۆستای گەڕک دەڵێ بڕۆ ماڵەوە ئاسوودە بە بەڵام دەبینین لەو کاتەدا کە جنەکە زۆر بە خراپتر لە جارانی پێشووی هێرش دەکاتە سەر پەری چونکە مامۆستاکە پێگوت بوو ئەوە تەنیا نوشتەیەک نییە لەلایەن خراپترین جنەوە تۆ سەحرت لێکراوە بۆیە کات مامۆستا دەچێتە ماڵی پەری بۆ ئەوی سەحرەکە بەتەڵکات و جنەکە لە لەشی دەربێنێت و لەو ماڵە بەدەری بکات بۆیە دیمەنێکی یەکجار جوانە و کاتێک کە مامۆستاکە دێتە ماڵیان و ئەکتینجی بڵێن هیوا و مامۆستا و فاروق و کە نوشتە بەتاڵکەرەوەیە لەگەڵ پەری بەڕاستی دیمەنێکی ترسناک و بەچێژی هەبوو دوای ئەوەی مەلاکە سەرکەوتوو دەبێت لەوەی کە پەری و هیوا لەو بارودۆخۆ خراپە دەرونی کە تێدان ڕزگاریان بکات بە تایبەتی پەری کە بۆی جنەکەەوە لە باردۆخێکی لە حاڵەکی دەرونی زۆ خراپدا بوو ڕزگار بکات دەبین ئاسوودەیەک دەگەڕێتەوە نێوان ئەو ژن و مێردا لەو لاشەوە گۆران لە دەست پۆلیس ڕای کردو و پۆلیس ناتوانێت دەستگیری بکات و بە ڕووداوەکانی کۆتایی دەرێنەر پێمان دەڵێت بڵێ ڕووداوەکان لێرە کۆتاییان نایەت و بەڵێ بەشی دووەم لە ڕێگایە ئەوە تەواوی چیرۆکی فیلمی کفم بوو کە لە شوێنە کۆتاییات بەڵێ بەشی دووەم ئەگەری زۆر بێزی کە دوای ماوەیەک بیبینین هیوادارم لەو بەشە باشتر بێتن زۆرم بەدڵ بوو و هەڵەی زۆر کەم بوو ئێستا سەرنجوو بۆچوونی خۆم دەربارەی دیمەنەکان و ڕووداوەکان و خوێندەوەیکی کورد دەربارەی تێڕوانینم بۆ بینینی فیلمی کفن باز دەکەم یەکەم دیمەن کە دەمەوێت باسی کەم لە فیلمە کە دیمەنێکی یەکجار جوان و چێژبەخش بوو ئەو کاتێککە هیوا دەچێتە ماڵی گۆران و پەری لێوێندەرە یەکەم چوونی پەری بۆ داوای یارمەتی لە گۆران کاتێک هیوا دەچێت دەمەقاڵەیەک دروست دەبێت لەو کاتەدا پەری قسەیەکی زۆر جوان بە هیوا دەڵێت تۆ ئەگەر چکە هیوا پێ دەڵێت تۆ چی دەکەی لێرە
پەری پێدەڵێتن ئەگەر تۆ باش بوو لەگەڵم و گوێت لێگرت بەم ئێستا من لێرە نەدەبووم بەڵکو قسەکانم بۆ تۆ باس دەکرد چونکە لە بیدات کە دەبینین هیوا باوەڕی بەنوشتە و جادو و جن و ئەو شتانە نیە بۆیە گوێ لە پەری ناگرێت و باوەڕی پێ ناکات کە شتانی نامە و ترسناک دەبینێت بۆیە پەنای بۆ گۆران هێناوە جا ئەو قسەی پەری لەو کاتەدا لۆدی منەدا زۆر زۆر جوانە و دەتوانین ببێتەوانەیەک لە ژیانمان کە بەڵێ ئەو کاتێک تۆ پێویست بە نزیکەکانتە قسەیان بۆ بکەیت گوێ لە ناگرن ناچەرت و پەنا بۆ کەسی تر وە شوێنی تر دەبێت جا بە بڕوای من سەتا هەفتەی کێشەی ئافرەتان ئەو کاتێک کە پێویستیان بە پیاوەکەیتیان پێویستیان بە براکەیتیان ئەگەر لەو کاتەدا کە پێویستیانە گوێیان لێ بگرێت سەتا هەفتەی کێشەی ئافرەتان کەم دەبێتەوە کە بەڕاستی زۆر زۆر پێویستە کەسێک هەبێت گوێ لێ بگرێت دەبینین پەری لەبەر ئەوەی هیوا کاتی نییە و باوەڕی پێ ناکات گوێ لێ بگرێت پەنا بۆ گۆران دەبات و وەڕووداوەکان قڕوستر دەبێت نەوەکو چارەسەر ببێت ئەو دیمەنی دووەمیش کە هەر دوای ئەو دیمەنی ئێستا باسم کرد کاتێک پەری دەگەڕێتەوە ماڵەوە بە دوایدا هیوا دەگەڕێتەوە بەڵام بۆشایەکەیە و کاتێک لە دەرگا دەدرێت پەری دەرگا دەکاتەوە جنەکە لەسەر شێوازی هیوا دێتە ژوورەوە و پەری وا دەزانی هیوایەکە خوێن بە جەستەی وێ بۆیە وا بیر دەکاتەوە کە لە گۆران بەشەرداتەوە بۆیە ناوی گۆران لەسەر زارێتی و کە جاری دوم لە دەرگا دەری و هیوا دێتە ژوورەوە کە پەری دەڵێ گۆران ڕاستەوخۆ هیوا دەکەوتە حاڵەکی دەرونی زۆر زۆر خراپ بوو وە دەهری دەبێتن کە دیمەنێکی بەڕاستی زۆر زۆر جوان بوو ئافرین بۆ دەرێنێت سیناریۆی فیلمەکە باش نەبوو کە تا نیوەی فیلمەکە زیاتریش بگرێ ئێمە نازانین چیرۆکی چریکە چییە بۆچی هاتوونێتەوە ئەو خانە و خانووکەیان گواستۆتەوە بۆچی پەیوەندی لەگەڵ هیوادا باش نییە بۆچی هیوا و گۆران پەیوەندیان وا خراپە و دڵپیسی لە گۆران دەکاتن و ئایا چریکە هیوای خۆش دەوێت تۆ بێت هەموو ئەو ڕووداوانە بشاریتەوە تەنیا بۆ ئەوی کەسە نێنیەکە ماسکەکەی بە دەرنەکەوێت کە کەسە خراپەکە چیەیە هەموو ئەو ڕووداوانە چونکە تۆ کە نەتوانی کۆنتاکتێکی بینی کارکتەر و بینەر بکەیت بینەر ناتوانێت لەگەڵ چریکە کە مەزلومەکەی ئەو چیرۆکەیە ناتوانێت کۆنتاکتێکی وە لەگەڵ دروست بکات و هاوسۆزی چریکەت بێت بۆ ڕووداوەکان و پەیوەندێکی باش لە بینی بینەر و چیرۆکەکە بەرەو پێشەوە بڕواتن بۆیە بە بڕای من دەکرا سەرەتان دێکمانی شامدن دواتر کۆی ڕووداوەکان ئاشکرا ببێت نەوەکو تۆ هەموو ڕووداوەکان بکەیە بەشی چارێکی ئاخیری فیلمەکە کە بە من کارێکی زۆر باش نەبوو دەنا ئێمە دەبین کە فەیسی نزار کە بەڕاستی زۆر زۆر جوان بوو چونکە لە فەیسی ڕادیار بوو کەسێکی باش نییە کەسێکی متمانە پێکراو نییە کە دەرێنە زۆر زۆر جوانکاری لەسەر کرد بوو بەڵام تۆ هەموو شتەکان نابێت بشاریتەوە بۆی دواتر پێمان بڵێ کە گۆران کەسە خراپەکەیە هەموو نێنەکان بشاریتەوە بۆ ئەوەی ئەو کاتێک کە خۆت دەتوێت بۆ بینەری ئاشکرا بکەیت ئەگەنە زۆر زۆر باش بوو سیناریۆەکە بەڵام لەڕۆوە زۆر زۆر خراپ بکەتەوە هەموو نینەکان هەڵگری بۆ بەشی کۆتایی فیلمەکە وەشتێکی تر ڕۆڵگەرانەکەی پەری لەلایەن چریکە عەبارەشۆ بەڕاستی بەلای منەوە بە بڕای من باشترین ڕۆڵگەرانی نێو فیلمەکە بوو هەم ترسناکیەکەی و هەم ڕیاکشنی بۆ ڕووداوەکان و جوولەکانی و هەندێک دیمەن هەبوو کە گومانم یان گلەیم لێ هەبوو ئەگینا بە کۆی گشتی فیلمەکە دەوری پەری کە چریکە عەبارەش دەیجێڕێت جوانترین ڕۆڵی نییە فیلمەکە بوو هونەری گێرانەوە بە بڕای من باش بوو خراپ نەبوو بەڵام دەتبینی هەستت پێ دەکرد لە بینی دیمەنێک بۆ دیمەنی دواتر بۆشایی نێوان دوو دیمەن پەلەپەلێکی زۆر زۆری پێوە دیار بوو چونکە کە دیمەنەکانی نیشان دەدا کات و زەمەنمان نەدەزانین نەمان دەزانێت سەردەمەچین وە نەمان دەزانین لە چ ساڵێک داینە باسی چ ساڵێک دەکاتن بۆیە ڕخنێکی بەڕاستی جێگای خۆیەتی تۆ دەبێت نیشانی بینەر بدەیت لە چ سەردەمێک دای ڕاستە ئەگەر ورد ببینەوە بۆهۆی کامیراکانەوە یاکە لە چ سەردەمێک هاتوونێتە کوردستان دەتوانین پێشبینی ساڵەکە بکەیت بەڵام تۆ دەبێت بەرچاوڕوونی زیاتر بە بینەر بدەیت بۆی زیاتر تێکەڵی چیرۆکەکە بێتن چونکە گۆڕانکاری لە بینی زەمن و کاتدا لە بەڕاستی زۆر زۆر خراپ بوو لە فیلمەکەدا دیالۆگ نازان من هەر کاتێک سێری فیلمی کوردی دەکەم کە تەواو دەبم یەکەم شت کە بەناو مێشکمدا دێت دیالۆگی فیلمە کوردیەکان زۆر زۆر خراپە لە هەستێکی زۆر زۆر خراپدا تۆ چەند بەرهەم دێتن دیالۆگی فیلمەکان هەر خراپە یعنی پێویست ناکات تۆ تەماشای بەرهەمی پێشەخۆت بکە فیلمی پێشەخۆت بکە لە چی خراپە تۆ دەبێ هەنگاوێکی باشتر بنێ بەڵام
بەلا بە بڕای منۆ دیالۆگی فیلمەکە لە فیلمی کوردی لە ئاسەشی زۆ خراپدایە ئاگینە کە تۆ دەڵی چیرۆکەکی سادەی هەیە فیلمە ترسناکەکان خۆیان خاوەنی چیرۆکەکی سادەنە بەڵام لەگەڵ ئەوەشدا فیلمی کفن هەڵگری پەیامی جوانە ئەو باسی ئەو کێشە و یان چیرۆکەکەی لەسەر کێشەیەک دروست بۆ کە لە ناو کووردا باوە نوشتە و جادو ئەو بابەتانە کە دەبینین کێشەی زۆربەی چەند عائیلێکی زۆری کووردا لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووش دڵنیا بن ئەو شتانە لەناو خێزانی کووردا هەردەمێنێت بۆیە زۆر بە جوانیەوە کێشە باسکراوە زۆر بە ترسناچی باسکراوە بۆی وەکو ئاگدارکردنەوە وەکو پەیامێک کە ئەگەر ئەو شتانە ڕوودن لە کۆتاییدا چی ڕوودەداتن تۆ بەدەر لەوەی کە نێوانی چەند کەسێک عائیلێک یان ژن و مێردێک تێگەدێت بەڵام ژیانی خۆش لە داهاتوودا دەکەوێتە بارودۆخێکی سەختەوە دەکەێتە دووڕیانێکە و کە نازانی کامی هەڵبژێری بۆیە بۆ چیرۆکەکەی من دەستخۆشی لێ دەکەم کە پەیامی جوانیشی هەبوو پەیامی دینی و پەیامی ئینسانی زۆر جوانی تێدا لە ڕووی جلوبەرگەوە بەڕاستی زۆرم بەدڵ بوو و ڕووناچی نێوفیلمەکان بەڕاستی ئافرین بۆ دەرێنەر ئەوانەی کاریان لەسەر ڕووناچی نێوفیلمەکە کردووە زۆرم بەدڵ بوو و دەنجی نێوان دوو کارکتەرەکان دەنجی نزیک و دەنگی دوور کاتێک کە قسە دەکەن یەکەم جار لە فیلمی کوردی بەڕاستی دەنجی کارکتەرەکانم ئەوەندە بەدڵ بێت تۆ کارکتەرێک کە دوورە قسە دەکات هەستی پێ بکەیت لەگەڵ کارکتەرێک کە نێزیکترەوە قسە دەکاتن بۆیە دەنگ و میوزیک لە فیلمەکەدا زۆر لە ئاستێکی باشدا بوو و هەنگاوێکی زۆر باش بوو جێگای دڵخۆشیە ئافرین بۆ هەموو ستافەکە کە ئیشان لەسەر جلوبەرگ ئیشان لەسەر پەیامە جوانەکان کرد ئیشان لەسەر ڕووناچەکانی نێوفیلمەکە کرد ئیشان لەسەر دەنگ و میوزیکەکە کرد بوو کە بەڕاستی جێگای دڵخۆشیە بێگومان تۆ ئەگەر بێت جیاوازی فیلمێکی فن لەگەر فیلمێکی هۆلیوود بکەیت ڕەخنەکان یەکجار زۆر دەبن بەڵام تۆ ئەگەر بێت و جیاوازی فیلمی کفن لەگەڵ ئەو فیلمە کوردیانەی کە بەم دوایانە دەرچوون بەڵێ دەبینی کە فیلمی کفن هەنگاوێکی زۆر گەورە و هەنگاوێکی زۆر جوانی ناوە بۆ باشترکردنی سینەمای کوردی کە بەڕاستی جێگای دڵخۆشیە و لە کۆتاییدا دەمەوێت بڵێم چەند کەسی نزیکمان چەند خێزان چەند دۆست بۆی نزیکەکانیەوە کە بۆی نوشتەکردنەوە لە بارودۆخێکی و لە حاڵێکی دەرونی زۆر خراپدانا بەڕاستی جوانترین پەیامی ئیسلام ئەوەیە کە دەڵێت چی بۆ خۆت پێخۆشە ئەوەش بۆ بەرامبەرەکەت پێخۆش بێت کە کورتەی ئیسلام لەو ڕستەیەدا دەتوانم کورتی بکەمەوە زۆربەی کێشەکان لەو کاتەوە دەست پێ دەکەن تۆ کە شتێک تۆ نامینێت هەوڵ مەدە بیشکێنیت هەوڵ مەدە ناشیرنی بکەیت ئینسان ئەو کاتە جوانە شعوری هەبێت ئینسان ئەو کاتە جوانە دادپەروەر بێت ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ بەرامبەرەکەشی پێخۆش بێت جا هەر کەسێک بێتن چونکە ئەگەر وانە بێت تۆ لەوە دەردەچیت کە ئینسان بیت خدا هەموو لایەکمان بپارێزێتن و ڕێتینجی خۆم بۆ فیلمەکە 7.2 لە 10 کە بەڕاستی تەسەوڕم نەدەکرد فیلمەکە ئەوەندە باش بێت یعنی زۆر لەوە باشتر بوو کە تەسەوڕم دەکرد دوای بینینی فیلمەکانی تری کوردی کە بەم دوایانە دەرچوون فیلمی کفن بەڵێ هەم شایانی سیرکردنە و هەم شایانی دەستخۆشیە هەم لە دەرێنەر و هەم لە ئەکتینجی کارکتەرەکان و لە هەم تەواوی ئەو کەسانی کە لە دروستکردنی فیلمی کفندا بەشدار بوون بۆی هیوادارم بەشی دووەم زۆر لەو بەشی یەکەم باشتر بێت و ئەو خاڵانەی کە لە بەشی یەکەم بینیمان لە بەشی دووەمدا نێبینین و هەنگاوێکی زیاتری گەورەتری سینەمای کوردی ببینین بۆیە ئەگەر هەر سەرنج و بۆچینێکت تێ لە کۆمنت بۆمی بنووسە تا فیلمێکی تر تا ڤیددیۆیەکی تر دێمەولاتان هەر لە خۆشیدا بن خواتان لەگەڵ